ڕۆژی 18 شوبات پارلەمانی کوردستان کۆبووە و دەستەی سەرۆکایەتی خۆی هەڵبژارد. بەڵام یەکێتی بەشداری کۆبوونەوەکەی نەکرد و ئێستاش قسە لەسەر ئەوەیە کە بۆچی یەکێتی بەشداری نەکرد و ئایا دەکرێت پەرلەمان و حکوومەت بەبێ یەکێتی کار بکەن و سەرکەوتوو بن؟ بەرپرسانی یەکێتی بە تایبەتی وتەبێژی نوێی ئەو حیزبە هۆکاری سەرەکی بەشداری نەکردنی یەکێتی لە کۆبوونەوەی پەرلەمان دەگەڕێنێتەوە بۆ پابند نەبوونی پارتی بەو ڕێکەوتنەی کە ڕۆژی 5 شوبات لەسەری ڕێکەوتبوون و بڕیار بوو دواتر لەلایەن بەرپرسانی باڵای هەردوولاوە ئیمزا بکرێت. جیاوازەکانمان لەگەڵ پارتیە شەڕە لەسەر برژەوەندی خەڵک. شەڕی ئێمە نییە بەتەنیا، نە لەسەر پلەیە، نە لەسەر پۆستە، شەڕ لەسەر پارێزگایەک نییە، شەڕ لەسەر چارەنووسی کەرکووچێکە کە هەموومان نەزانین کەرکووک لەکوێی کوردستانایە. شەڕە لەسەر معاناتی ئەو خەڵکی لە کەرکووکاژین، شەڕە دژی تعریب. پارێزگارێک نییە، ئەوانە بە پارێزگارێکی کورد و پارێزگارێکی کوردی یەکێتی کە بەشێکی گەورەی خەبات و تێکوشانی کەرکووچیەکانە چارەسەرەکرێ. شەڕ نێ لەسەر کەسێک کە پارێزگار وەرگرێ. لە کۆبوونەوەی ڕۆژی 18 شوباتی پەرلەماندا تەنها فراکسیۆنی یەکێتی بەشدار نەبوو، بەڵام بەشێک لە فراکسیۆنەکانی تریش بۆچوونی نزیک لە یەکێتیان هەیە، بۆیە سەرەڕای بەشداریکردنیان بەڵام دەنجیان بە دەستەی سەرۆکایەتی نەدا. ئەوەش لە کاتێکدایە کە یەکێتی دەیەوێت پێش ئەوەی بەشداری پەرلەمان و پاشان حکوومەتی هەرێم بکات، ڕێکەوتنێکی سیاسی لەگەڵ پارتی بکات کە جگە لە ڕەوشی ناوخۆی هەرێم ڕەوشی کەرکووک و پێکەوە کارکردنی کورد لە بەغدا لەخۆ بگرێت. ڕۆژی 5 شوبات وەفدی دانوستانکاری یەکێتی و پارتی کۆبوونەوە. پاش کۆبوونەوەکەش وتەبێژی ئەو کاتی یەکێتی و وتەبێژی پارتی باسییان لە ناوەڕۆکی کۆبوونەوەکە کرد کە ئەویش ڕێکەوتنیان بوو لەسەر چەند خاڵێک کە دەبوو پاشان دابڕێژرێتەوە و ئیمزای لەسەر بکرێت. وتەبێژی ئەو کاتی یەکێتی ڕایگەیاند یەکێتی و پارتی ڕێککەوتن لەسەر ئەوەی ڕۆژی 18 ئەم مانگە پارلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە یەک ڕۆژدا کۆ ببنەوە و حکوومەتی هەرێم و یەکێتی و پارتیش هەوڵ دەدەن پارێزگارێک بۆ کەرکووک دیاری بکەن و کێشەکانی شارەکە چارەسەر بکەن. بڕیاردرا بۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان لە 18 مانگی 2 پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. هەروەها لە ڕوانگەی زیاتر چڕکردنەوەی هەوڵەکانمان بۆ چارەسەرکردنی کێشەی پارێزگای کەرکووک، ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە هەمان ڕۆژ 18/2 کۆ دەبێتەوە. ئەوەی کە پەیوەندی بەو وەرەقەی سیاسیەوە هەیە، ئەو وەرەقە سیاسیە چوارچێوەی پێکەوە ئیشکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە لە چوارچێوەی حکوومەتی هەرێم کە تعریفی ڕاستی شەراکەتی حەقیقی دەکا. هەر ئەو ڕۆژە مەحموود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ڕایگەیاند یەکێتی و پارتی ڕێککەوتنێکی سیاسی ئەنجام دەدەن و بڕیاردرا لە 18 ئەم مانگە کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێت و بە هاوکاری لایەنە کوردستانیەکان و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی بەغداد چارەسەر بۆ کێشەکانی پارێزگای کەرکووک بدۆزینەوە. بۆ ئەوەی کە هەنگاو عملیەکان بێنەدی پێویست بۆ دەکات کە ئێمە ڕۆژێک دیاری بکەن کە پەرلەمان کۆبێتەوە بۆ ئەو مەبەستە ڕێککەوتین لەسەرەوەی کە 18/2 ڕۆژی مناسبە بۆ ئەوەی کە پەرلەمان کۆبێتەوە و پارتی یەکێتی زەمینەسازی ئەمە بکەن. نقطەی سێمی کە دیسان گفتوگۆی زۆر لەسەر کرا و پێشترش گفتگۆمان لەسەر کردووە بابەتی پارێزگای کەرکووک بوو. پارێزگای کەرکووک لە حاڵەتێکی نەئاساییدایە. قەوڵمان داوە کە هەنگاوەکانمان چڕتر بکەینەوە بۆ ئەوەی کە بارودۆخی ئەوێت چۆن بکرێ ئاسایی بکەینەوە. کۆبوونەوەی ڕۆژی 18 شوباتی پەرلەمانی کوردستان ئەگەر بە ڕووکەش گرفتی دواکەوتنی حکوومەتی هەرێمی چارەسەر کرد بێت، ئەوە لە ڕاستیدا پێچەوانەکەی ڕاستە، بەڵکو کۆبوونەوەکە گرفتەکان بەرەو ئاقارێکی تر دەبات وەک چۆن لە ڕاگەیەندراوی مەکتەبی سیاسی یەکێتی ئاماژەی پێکراوە گرەی دەست خرایە دەم. ئەوەش پەندێکی کوردیە و واتە ئەو گرێی بەدەست دەکرایەوە خرایە دەم و ئیتر دەبێت هەوڵ بدرێت بەدەم بکرێتەوە و خەڵکی کوردستانیش هیواخوازی ئەوەن نەبێتە گرێ کوێرە.